لە پارێزگای کەربەلا دەچمە یەکێک لە خواردنگە کوردیەکان. فازڵ ئەحمەد خەڵکی بناری بەمۆی سنووری گەرمیانە. ئەو لە پێناو دەستکەوتنی بژێوی ماوەی 3 مانگە لە کەربەلا خواردنگەیەکی تایبەتی بە ناوی سلێمانی کردوتەوە و سەرنجی کڕیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. بیرۆکەی پرۆژەکە لە ڕێگەی بتم لە ڕێگەی برای بەڕێزم کاکتارق و کاکاروانەوە بووە. ئیتر ویستمان ئەم بیرۆکە و خواردنی سلێمانی بێری لە شارەکانی عێراق و بتوانین لە ڕێگەی ئیشەکەمانەوە زیاتر سلێمانی بناسیرین بە خواردن و بەشتە جوانەکانیەوە. سپاس بۆ خوای گەورە توانیمانە ناوی سلێمانی لێرا سەربەرزکەین. ئەوەی کە هێرا دەستخۆشیمان لێکا. کەربەلا لەبەر ئەوە شارێکی توانی بڵێ شارێکی ئاینیە و مەزارگەی تایە و قەرەباڵغە و میوانی زۆری تایە وتمان بیرۆکەکەمان لێرا سەرکەوتووە بێت بە حکمی خەرەباڵغی شارەکە. لە خواردنگەکەی فازڵ 20 کرێکار ڕۆژانە کار دەکەن. 7 لە کرێکارەکانی کوردن و دانیشتووی سلێمانی و دەربەندیخان و سەی سادقن. ئەوانی تریش خەڵکی وڵاتی پاکستان و سووریا. 10 ساڵە لە سلێمانی کارەکەم حەزم کردو لەگەڵ هاوڕێکانمە ئیشەکە بگۆڕین و بین بۆ شاری کەربەلا لەخوا بەزیابی ئیشەکەمان بەرەو باشیە چێت. خەڵکی کەربەلا زۆر ڕازین لە خواردنەکە شتی جیاوازەکەین ئیتر لەخوا بەزیابی ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشێکی ئیشەکەمان. دانیشتوانی ناوچەکە چێژ لە خواردنی وەستا فازڵ و هاوڕێکانی دەبینن و خۆیان دەڵێن کاتێک کەباب دەخۆین لێرە وا هەست ئەەکەین لە سلێمانی دانیشتوین. كباب سليمانية الحمد لله كباب جدا مميز جدا مميز مو بس الكباب. سپاس بۆ خوددا کەبابی سلێمانی زۆر باشە و خۆشە. نەک هەر بەس کەباب بەڵکو و خواردنەکانی تری وەستا فازڵ زۆر بەلەزەتن. کاتێک لێرە نان دەخۆین و هەست دەکەین لە سلێمانی دانیشتوین. يعني أصبحت كربلاء سبحان الله والشباب اللي جابهم كاكا فاضل ما الإكراد هنا أنطوا انطباع أنه الكرد وخاصة هم سليمانية مثلوا الكرد خير تمثيل أخلاق عمل متواصل. جگە لە دانیشتوانی ناوچەکە بەشێک لەو خەڵکانەشی لە ناوچە جەرجەکانی عێراقەوە دێن بۆ کەربەلا سەردانی ئەم خواردنگەیە دەکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەربەلا.